قەیرانێکی بێدەنگ و وێرانکەر لە کوردستان لە ئارادایە کە هەڕەشە لە بنەماکانی حکومڕانی و ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان دەکات کە ئەویش بایکۆتی بێدەنگی فەرمانگە و نەخۆشخانە و دام و دەستگاکانە. موچەخۆرانی هەرێم لە ئێستادا موچەی 3 مانگی ئەم ساڵیان لای حکومەتە. فەرمانبەرانی حکومەت لە نێوان نەبوونی دڵنیایی و بێئومێدیدا گیریان خواردووە. ئەمەش بووەتە هۆی بایکۆتێکی بێدەنگ کە بە شێوەیەکی نیمچە تەواوەتی دەستگاکانی حکومەتی ئیفلیچ کردووە. ئەم بایکۆتە کە بە ئاشکرا ڕەنەگەێنراوە وەڵامێکە بۆ دۆخێکی ناومێدکەر و تووڕێیەکی پەنخواردووی موچەخۆران چۆن دەتوانرێت چاوەڕوانی ئەویان لێ بکرێت بەبێ موچە بەبێ توانای دابینکردنی پێداویستە سەرەتاییەکانی ژیان بەردەوام بن لە کارەکانیان. ئەو دام و دەستگا حکمیانە کە ڕۆژێک بەپڕ وزە و چالاکی ناسرابوون ئێستا خاڵین، سێڤەرێکی سارد بەسەریاندا زاڵە. بەشێکی زۆری فەرمانبەران لەم قەیرانە قوڵەی بێموچەییدا ناچارن بەشداری لە بایکۆتێکی بێدەنگدا ڕۆژەکان بەڕێ بکەن. سەرەڕای بایکۆتی ناوەناوی بەشێک لە فەرمانگەکان ئامادە نەبوونی فەرمانبەر لە شوێن و کاتی کارەکەی هەرچەندە بە فەرمی ڕانەگەێنراوە بەڵام هاوارێکی بەرزە بەڕووی حکومەتدا کە چۆن دەکرێت داوا لە فەرمانبەر و مامۆستا بکرێت کاری خۆی بکات لە کاتێکدا خۆی لەژێر باری قەرز و بێئومێدیدا دەناڵێنێت و حکومەتیش مافەکانی پێڕەوان نابینێت. ئەم بایکۆتە بێدەنگە بووەتە هۆی ئیفلیجبوونی دام و دەستگاکانی حکومەت لەلایەک پەکەوتنی کاری ڕۆژانەی هاوڵاتیان لەلایەکی دیکەوە ڕۆژەکان بەڕێ بکرێت. نزیکبوونەوە لە مانگی نۆ کە وادەی کردنەوەی دەرگای قوتابخانە و زانکۆکانە دیمەنێکی ترسناکی دیکەیە لە تارمایی پەکەوتنی ژیان و جوڵەی گشتی لە هەرێمی کوردستان دەبێت چاوەڕوانی دووبارەبوونەوەی سیناریۆی ساڵانی ڕابردوو بین بە داخستنی ناچاری هۆڵەکانی خوێندن. ئەمەش زیانێکی گەورە بە داهاتووی نەوەکانی داهاتوو دەگەێنێت و پایەکانی پەروەردە لەم هەرێمەدا لەقتر دەکات. لە کاتێکدا موچەخۆران و خێزانەکانیان لەژێر فشاری نەبوونی بژێوی ڕۆژانەدان لە سەڵاتداران بە شێوەیەکی سەرسوڕهێنەر بێباکن بەرامبەر حکومەتەکەیان و بۆ کوڕ و خێزان و کۆمپانیەکانی خۆشیان لەو پەڕی مشور خواردندان. پرسی پەکەوتنی ژیانی گشتی کە شادەماری ژیانی ڕۆژانەی خەڵکن پشتگوێ خراون و هیچ نیشانەیەک بۆ چارەسەرکردنی خێرا نییە. بە پێچەوانەوە وا دیارەیاری بەکات دەکرێت و حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بەردەوامە لە ئاڕاستەکردنی تۆمەتی پەخستنی کەتی دارایی ئابووری هەرێم بەڕووی بەغداددا کە پێدەچێت ئەم شەڕی ڕاگەاندنە بۆ ماوەیەکی دیکە درێژەیی هەبێت. کابینەی نوێمی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بە یەکێک لە پڕکێشەترین کابینەکان لە مێژووی هەرێمدا دادەنرێت نەک تەنها نەیتوانیوە ژیانێکی شایستە و خۆشگوزەران بۆ هاوڵاتیانی هەرێم دابین بکات باڵکو و ماف و ڕەنج و ماندووبوونی میلەتێکی خواردووە کە موچەیە.